سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دۆزمون جارێکی تر بە دوو ئەزمون و دوو میوانی جیاواز و کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاتان. دووەزمونی ئەم جارەمان لەگەڵ سینەماکاران شاخەوان مستەفا و تەنیا کەریمە. شاخەوان مستەفا لە دایکبووی هەشتی 1982 خەڵکی هەولێرم، دانیشتووی هەولێرم، گەڕەکی نەورۆز. ئاستی خوێندنم دیپلۆم هەیە لە شانۆ، بەکارێوەسم لە سینەما هەیە. تەنیا کەریم لە دایکبووی کەرکووکم 65 سەرەتا بە شانۆ دەستم پێ کرد ساڵی 84. ئاریشەکانی بەردەم بەرهەمهێنانی کاری سینەما چییە؟ هەندێک ئیشکردن هەیە تۆ لە قالب دەدات. بە نمونە ئێستا من ناتوانم داوای بودجە بۆ شاری سلێمانی بکەم، بە حکومەی فەرمانگەی فەرمی لە سلێمانی هەیە. سینەماکار تەنیا کەریم بۆ هەمیشە ڕەخ نەدەگرێت. زۆربەی زۆری دەرهێنەرەکان فیلمەکانیان دەکەن تەنها بۆ خەڵاتە جیهانیەکان دەیبن و ئەگەر وەربژی بەڵام پیشانی خەڵکی خۆمان نادێن. ئەوەش بەڕای من کارێکی باش نییە. باسێکی خۆت بکە. بەڵێ من شاخەوان مستەفا لە دایکبووی هەشتی 1982 خەڵکی هەولێرم، دانیشتووی هەولێرم، گەڕەکی نەورۆز. ئاستی خوێندنم دیپلۆم هەیە لە شانۆ، بەکارێوەسم لە سینەما هەیە. ماجستێرم لە پەیوەندیدارانی دەوڵەتیەکان هەیە و نزیکەی بە 10 ساڵ دەچێت بەڕێوەبەری سینەمای هەولێرم، وەزارەتی ڕۆشنبیر و لاوان. ئێستاش کارەکەم بەردەوام. من تەنیا کەریم لە دایکبووی کەرکووکم 65 سەرەتا بە شانۆ دەستم پێ کرد ساڵی 84. مەسەلەی وجدانی ئەحمەد موختار زافم کردە شانۆگەری لە تیپی ئارانسای کەرکووک. دوای هاتنە هەولێر لە ساڵی 74 و ئەوانەوە هاتنە هەولێر لێرە بەردەوام بووم. سەرەتا پێش نەوەتەکان بەکاری شانەوەی لە دوای نەهاتەوە دیکە لە تەلەڤیزیۆنەکان و ئیشی دەرهێنان و نواندن و وێنەگرتن و ئەو شتانە ئەنجا هاتمە ناو کای سینەماوە. سینەماش بەردەوام بوومە دۆ کۆتاییشم فیلمی کەسی کافرۆش بوو. تۆ لە شانۆ چۆن بوو چوویتە سینەما؟ بەڵێ ئەو کاتە من منداڵ بووم، زیاتر حەزی سینەمام هەبوو، عشقی فیلم بووم. بەڵام کە کەوتنی ناو خوێندن و بەردەوامە بە خوێندندا لە قۆناغی متەوەسەدا بووم، ناوەندی هونەرە جوانەکان سینەمای نەبوو. بە ناچاری شانۆم هەڵبژارد. بەڵام لە شانۆش توانیم ئەسپی خۆم تاو بدەم و کۆمەڵە کاری چاک و خۆمی تێدا بدۆزمەوە. زیاتر دەرگای بۆ کردمەوە بێمە ناو دنیای هونەر بەگشتی. ئەوە بوو تا شانۆم تەواو کرد لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر. چەند ساڵێک مامۆستایم کرد، مژدێکی زۆر خۆشمان بۆ هەڵگرتن زانکۆی سلاحەدین کۆلیژی هونەرە جوانەکان دەکاتەوە، بەشی سینەماشی تێدا دەکرێتەوە. ئیتر بەپەلا خۆم و چەند برادرێکم بە تەمەنی جیاواز خۆمان گەیاندێ و مقابلە کراین و بە گەرم و گوڕی چەند ڕۆژێک تقریبان بابزانم 5 ڕۆژ بەردەوام مقابلە دەکراین بۆی وەربگیرین. ئەوە بوو ترمە وەرگیران، بەڵام بە نەبوونی کەوادری ئەکادیمی و مامۆستای پسپۆڕ و دکتۆر ئەمە تاخیر کراین، ڕاوەستاین بۆ ساڵی داهاتوو. گرنگ لە ساڵی 2006 وەرگیراین و ئەو جاراتر گەیشتمە حەزوو ئاواتەکەی خۆم کە دنیای سینەما بوو. بە شێوەیەکی ئەکادیمی دەستم پێ کرد تا 2010 تەخەڕوجم کرد. جا سەرەتا دایمە من ڕۆیای سینەماییم هەبووە، بەڵام مەجای ئەو تۆ نەبووە سەردەمی هەشتاکان. جگە لە شانۆ لەبەرەوەی ڕۆحەکی قەومی هەبووە، خەڵک شانۆی خۆش دەویست کاتی خۆی. ئەگەر شانۆگەریەک من مۆنۆدرامایەکم کرد 3 ڕۆژ بەردەوام بوو بە هۆڵەکان بەرنەدەکەوت. ئەو کاتە ئیشی سینەما نەبوو، هەبوو کامێرەی 16 ملیم هەبوو، حتا تەسویری احتیادیان، هەتا بۆ ڕیپۆرتاژ و ئەو شتانە بەکاریان دەینا. بەڵام لە دوای تەلەڤیزیۆنەکان با بڵێن تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکانی دوای نۆهەتوویەک و ئەوانە کە لە کوردستان پەیدا بوو، ئەوانە مەجاڵەشیان دا بتوانین بەو کامێرانەی نازام M7 و M1000 و ئەوانە بتوانین فلم بکەین. فلم پێ کردووە. ئیتر لەوەوە دەستمان کرد بە ئیشی سینەما. مەجاڵەکە باشتر بوو لە ڕووی تەکنەلۆژیاوەش، تەکنیکیش وردە وردە بەرەو باشتر دەڕۆی. بۆیە لە شانۆ گۆڕیم بۆ سینەما. تۆ چیت بۆ سینەمای هەولێر کردووە؟ ئەمن زیاتر لە بواری تەمسیل کار دەکەم.
ئەوەی من بەخشیمە بە کوردستان و بە هەولێر لە بواری سینەما توانیمە بە شێوەیەکی خۆبەخشانە کار بکەم بەرامبەر هیچ بەڕەمادیە کارم نەکرێت تا ئێستا خۆم بەخشیوە بە هەولێر و بە کوردستان کە کەسێک ئیشی بە من بوو بیت بۆ نواندن یان بۆ ئیشرافکردنی پرۆژێک ئەوان پێ باش بووە کە بەو شێو بتوان خزمەتی هەولێر بکەم. تەنیا کەریم بۆ هەمیشە دڵی پڕە و ڕەخنە دەگرێت. مەجارێک منفەزێک نییە بۆ سینەما بۆ ژیان نییە بۆ سینەما نیە بۆ شانۆ نیە بۆ موزیک نییە ئیتر ئەوە لە دڵدا دەبێتە شتێک عقدەیەک کە عقدەیەک ئێستا مەسەلەن بۆ نمونە من خەریک بوو انتحار بکەم یعنی ماوەیەک بەر لە ئێستا و خەریک بوو زۆر تووشی کە ئابووم بەڵام ڕێگایەکی ئیشکردن دیتەوە کە ئەویش بەشێکە لە سینەما دروستکردنی ئۆجاغ و نافورە و ئەو شتانان دروست دەکەم ئێستا کە ئەویش وەک ناپیشەکەی خۆم گۆڕیوی بەڵام خۆم پێوە خەریک کردووە دەڵێ بە عەرەبیە دەڵێ دەڵێ سینەما صناعة ثم فن پیشەسازیە ئینجا هونەرە ئینجا من بەشە پیشەسازیەکەی ئێستا بەکاردێنم ئەوش بەشێکە لە سینەما بەڵام لەو کە ئابەیە تۆزێک ڕزگارم بۆ بەڵام دڵم پڕە ئێستا پێم خۆشە لە فستیڤالێک بەشدار بم کورتە فیلمێکی بڵندم هەبێ یا لە عەرزی سینەمەکە عەرزی بکەم ئەوە هەموو ڕێگریە با بڵێن حکوومەت دەبێت هاوکار بێ هەتا کارتی تایبەتی دروست دەبێت کە تایبەتی دروست بوو پێویست بە حکوومەت ناوێت داهات شەریکە کۆمپانیا دەیبا و ئیش دەکاتن و لەگەڵ ئوتر بەشی خۆی دادن ئەوە ئێستا ئەو مەجالە نییە لە 2014 بەسەرەوە سینەما وەستاوە هەر وەستاوە بەڕێی من. هەولێر پایتەختە لە بواری سینەما هیچ گرنگی پێ نادرێت کەچی بودجەی تایبەت بۆ دوهۆک و سلێمانی هەیە. هەڵوێستی ئێوە چییە؟ هەڵوێستی ئێمە ڕوون و ئاشکرایە هەموو کات قسەیەمان کردووە و داواکانی خۆشمان بەرز کردوێتەوە. ئەمە لە هەولێر سینەما لە هەولێر دایک بوو. هەولێر بە ناوی دایکی سینەما ناوزەند دەکرێت بەڵام بە حکمی ئەو ململانەی کە لێرە و لەوێ دەکرێت بەداخەوە عیلاقاتی شەخصی وای کردووە ئێستا هەولێر پاراوێز بخرێت. چەند ساڵێکە بەجددی هەولێر تاو پاراوێز خراوە لە ڕووی ئینتاجی فیلمەوە لە ڕووی فێستیڤالاتەوە لە ڕووی پرۆژە هونەریەکان بە شێوەیەکی گشتی کار بۆ هەولێر ناکرێت. ئەجینا لە ڕابردوو ئەو ئیشانەی کە لە هەولێر دەکران نە لە دوهۆک و نە لە سلێمانی نە لە کەرکووک و نەلی شارشتر نەکراوە ئەوانش دەهاتن لە هەولێر سوودمان دەبوون و ئەگەوان ئێستا فەرمانگەی فەرمیان هەیە لە بواری سینەما هەمووی لە هەولێرەوە سەرچاوی گرتووە. شانۆگەری چەنە باز بۆ ماوەیەکی زۆر نمایش کرا. سەرکەوتنی تۆ بوو یاهی حەمکۆ بوو. ئەوە هەموو شتێک دائیمەن مقارن ناکرێ. حەمکۆ دەتوانێت لە تەلەڤیزیۆنیش ئیش بکات و زموری تایبەتی خۆشی هەیە بەڵام مەوزوع جوگرافیای مەسرح ئەو زۆرە بەرڵایە جوانانەی حەمکۆ ئەوانە نەمهێشتێ بگاتە ئەو حەدەی ببێتە شتێکی زۆر هەزەلی بەڵام من ناڵێم هی من بۆ بەتەنها چونکە فیلمی دابڕانیشم کردو نوری گەرمانی بەشدار بووە نوری گەرمانیش زموری جەماوری خۆی هەیە بەڵام لە فیلمێکدا چیرۆکی نییە نالونەوە کەواتە هەردووک تەواوکەر یەکتر ناڵێم من بوومەیە ئەو حەمکۆ بووە نوری گەرمیانی بووە یا دانا عەبدوجەبار بووە ڕاستە بۆوان ئیشمان کردو بەڵام ئەوان جەماوەری خۆیان هەبووە بەڵام ئیشەکە لە ڕێگای فیلمەوە نەیان بووە دەکرێت لە ڕێگای ڤیدیۆ کلیپ و شای و گۆڤند و ئەو شتانە بکرێ بەڵام لە ڕێگای فیلمەوە ئەوان هیچیان نەبووە ئازایەتەکە بۆ ئێمەش دەگەڕێت دەرهێنەرانیش دەگەڕێتەوە. بۆ سینەما لە هەولێر لاوازە. لاوازەکەی خۆی سینەما بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە بودجەوە هەیە. بودجەش لە وڵاتان هەرێک و وڵاتێک و سیستەمێکی خۆی هەیە. لە هەندێک وڵات حکوومەت دەگەڵ کەرتی تایبەت وابەستەی یەک و بێکەوە کار دەکەن. لە وڵاتی ئێمە 100% بودجە لەسەر ئەرچی حکوومەتە. لەو چەند ساڵەیە کە سینەما لاواز بووە سینەمای هەولێر هەتا ساڵی 2013 زۆر فعال بووە ساڵانە ئینتاجی هەبووە هیچ ساڵێک نەبووە 3-4 کورتە ببوورە 3-4 فیلمی درێژ نزیکەی 10-15 فیلمی کورت لەگەڵ چەندین فیلمی دوکومنتاری و ساڵانە 2 فستیڤال ئەنجام بدات یا فستیڤالێک ئەنجام بدات بەڵام لە پاش 2013 کە 2014 و شەڕی داعش کە دەستی پێ کرد و لە 15 قەیرانی دارایی دەستی پێ کرد ئەو قۆناغە بۆ ئێستا نزیکەی 7-8 ساڵێکە
بۆ تا قۆناغی لاوازی سینەما لە هەولێر نەتوانڕ پێویست ئیش بکرێت ئەجینا پێشتر زۆر باش ئیش کراوە ئەوە من بە هۆکارێکی جدی دەبینم و ڕەنگەش لێرای دەگەی ناو قەناعەتێ ئەمە هاوکاری حکوومەتی خۆمان بین هاوکاری ئەو پرۆسی بین کە لە بەرچاومان دەبینین کە قەیرانی سیاسی قەیرانی ئابووری قەیرانی شەڕی داعش و شەڕی تیرۆر و کۆمەڵک شتیکە ئەوەش دەبنە هۆکارێک بەڵام دیسانەوەش مانایە ئەوە نییە هونەر پاراوێز بخرێت چکە هونەر یەکێکە لە هەرە کۆڵەکە گرنگەکان لە کاتی هەبوونی شەڕ دەبێت تۆ کەرتی ڕۆشنبیری بە شێوە گشتیەکەی و کەرتی هونەر بە شێوە گشتەکەی فعال بکەیت بۆی بتوانی بە زوومی کامیراکان بە لەوحەیەک بە پارچە میوزیکێک بە شانۆیەک تۆ ڕوبەڕووی ئەو فکرات تونڕەویە ببیەوە کەمە پێشمەرگەکانمان لە سنگەرەکان شەڕی خۆیان دەکەن ئەوە شەڕی دەستە و یەخەیە بەڵام لە پشتیەوە تو دەی بە هونەر بێی پاڵپشتی لە بیری بۆچنی پێشمەرگە بکەیت یان بتوێگە دەنجی خۆت بگەینی بۆ دنیا چۆن دەیگەینی ڕاستەوخۆ هەیە و ناڕاستەوە خۆیە تۆ لە ڕێی فیلمەکەەوە دەتوانانی زۆر بە ئاسانی هەموو جیهان تێبگەینی کە ئێمە لە ناوچ بارودۆخێکی سەخت و دژوارداین لەبەرەوە من هەم پرسیارەکە کە بەو شێوەیە لاوازیەکە بەو شێوە جواب دەدەمەوە و بەڵکو داواکاریەکیش لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خودی کاک مەسرور بارزانانی دەکەم تکایە ئاور لە سینەمای کوردی ئاور لە سینەمای هەولێر بدەنەوە سینەمای هەولێر دایک بوو لە سال 2000 دامەزرا ئێستا زۆر لاواز بووە هونەرمەندان پیشیان زۆر درێژ بووە خصوصان هونەرمەندانی هەولێر دەرهێنەرانی هەولێر فیلمسازانی هەولێر تکایە ئاوڕەکیان لێ بدەنەوە دەستیان بگرن بۆ جارێکی تر بژانەوەک و بەرگەکی نوێ لەبەری سینەمای کوردی بکەینەوە. یەکەم فیلمی بازرگانی تۆ بەرهەمێتێنە یان پێشتۆ بەرهەم هێنرا بوو؟ یەکەم فیلم ناڵم من یەکەم فیلم بازرگانی یەکەم فیلم خولەپیزە بوو لە سلێمانی کردیان دوای ئەو من فیلم کرد دابڕان دوای من فیلمێکیان کرد شیروان عەبدوڵڵا فیلمێکیان کرد دوای یاخی بوو ئیستار و کۆمیدیا ئەو شتان هاتن ئێمە شەر بەردەوام بووین خۆزگە لەو مەوزوع هەر بەردەوام بووینایە بەڵام غڕوریەتیش ئێمەی گرت وەمان دەزانی ئەوە تەواوی ترەوە پیشەسازیەکە بەو ڕێگایە هەڵێ بەرام ڕووی تەکنیکەوە باش نەبوو کواڵێتی باش نەبوو داتا شۆ باش نەبوو بەڵام چێژی خۆی هەبوو تقریباً 6 مانگ لێرە عرض کرا زاری یەکەم 3 مانگ زاری فیلمی دابڕان فیلمی ئەوەندە عرض کرا لە سلێمانی 3-4 مانگ عرض کرا و ئەو شانۆگەری چەنەبازیش پێش چەنەباز من مەسلەی گومرگم هەبوو ساڵی 91 ئەو 21 ڕۆژ عرض بوو 21 ڕۆژ عرض بوو لە هۆڵی میدیا بێ مایک و سەدەنگ و ئەوە ڕۆژی دوو عرضیش و دوای ئەوە فیلمی چەنەباز بوو ئەوە شانۆگەری چەنەباز بەڵام بەر لەوی شانۆگەریشکەم هەبوو لامیان باشتر بوو چێژنم لۆ دەینێ نووسینی هونەرمەند اتفاقی بوو ئەخراجی من بوو ئەو تقریبا زۆر ڕۆی ئەو تقریبا مانگە زیاتر ڕۆی تۆ لەگەڵ خانمەکەت کاری دیزاین و دروستکردنی نافورە دەکەیت ئایا ئەم کارە تا چەند بژێوی ژیانی دابین کردویت؟ باش زۆر باش زۆر باش لە سینەما زیاترم دەست دەکەی بەڵام ئەیشی من نییە کاتیە و خەزانم زۆر هاوکاریشمە و ئیشم لەگە دەکات ڕۆیەکی تەشکیلی جوانیشی شێوەکاری ئەوە زۆر گرنگە جا ئەوەیە چەندین تەلەڤیزیۆن هات مقابلەیان کردم کەوا تەنیا کەریم پیشەکەی خۆی گۆڕیوە نەخێر کاتی گۆڕیوە بۆی محتاجی دەستی کەسی ناکەس بەسە نەبم بۆی جوان بژیم شەوان بێمەوە 2 لاپەڕە 3 لاپەڕە سیناریۆ بنووسم جا ئەوە مهمەکەی ئەوە ئەگەر ئەوە نەبووە بڕوان پێ بکە من هەر لە برسان دەمردین یعنی بە شێوازەکەی بە شێواز عەشایەرەکەی لە برسان دەمردین من ناخەڵکی دەرهێنەری تریش چی بکە پارە بە سینەما چۆن پەیدا دەکرێت نازانم چۆن پەیدا دەکرێت ئەو کارانە کە شانازی پێوە دەکەیت بۆ هەولێر کردبێتت چییە؟ من شانازی بە هەموو ئەو ئیشانە دەکەم کە لە ڕابردووە لە ئێستاش کە بۆ هەولێر کردومە یەک لە شانازیەکان دەستی زۆربەی هەرە گەنجەکانی هەولێرم گرتووە کە تازە دێنە ناو دنیای سینەما ئەوە بۆ من شانازیەکی زۆر گەورەیە و یارمەتی ئەو قوتابیانە دەدەم کە لە بواری سینەما کار دەکەن حەز و خولیای سینەمایان هەیە ئەو لە بۆ من شانازیەکی گەورەیە کە لە ڕێی منەوە ئەگەر ئەلفەکی سینەما فێر بووبوون یان دەرگایەکم بۆیان کردبێتەوە کە خۆشبەختانە ئێستا هەندێک کادر دەبینم لە پشتی کامیرانە هەندێک کەوادریان دەبینم لە بواری سینەما زۆر فعال و کارا بوونە
خۆم بە خۆشحاڵ دەزانم هەست دەکەم شتێکم بۆ هەولێر کردووە کە ئەو گەنجانەوە لە بواری سینەما کار دەکەن. جگەلەوەش ئێستش بەردەوامم و ڕۆژانەش گەنجی تازە توانای تازە کە دێنە لام و داوام لێ دەکەن هیچ کات نەمگوتووە کاتم نییە شەوە ڕۆژە ئەوەی لە من داوا کراوە دەستیم گرتووە ڕێگام بۆی کردوێتەوە خستمەتە سەر ئیشی سینەما هەر ناوەکەنەوەکان بیت ئەوە یەک لە شانازیەکانمە و دائیمەن بە گەورە ئەو مۆزوعەیە دەبینم چکە لە شوێنانە کە دێنە لام فیسیان دەگۆڕێت و زیاتر گەورە و نیان ناسمەوە جاش لە خۆ پێم دەناسێنرە مامۆستا من فلان کەزم کە هاتم دەرگەت بۆ کردمەوە ئەوە لە بۆ من سەروەرێکی زۆر زۆر گەورەیە. دەمانوێت باسی فیلمی دابڕانێز بکەیت. دابران دائما من زۆر فیلمەکانی ئیبراهیم تاکسازم دەست ئاهەنگ ئامێز بوون. ئەمەش فکرم کردەوە گوتم بە بزانین بۆچی ئێمە فیلمێک نەکەین ئاهەنگ ئامێز بی شەڕەنگە لاساییکردنەوەی لە چیرۆک نا لە سلوب لە شێواز بەڵام ئەتر جوان هات و باش هات و ئەقبالێکی باشی هەبوو لەلایەن جەماوەرەوە لە سلێمانی لە هەولێر ڕانیە و کۆیە و دهۆک و ئەوانە ئەقبالێکی باشی هەبوو. سینەما لە کام شار پێشکەوتووە؟ ئەمە ئەگەر بیکەینە بە بەراورد لە بینی شارەکان لە کام شار پێشکەوتوترە و لە کام لە پاشترا خۆمانی مەسیە چوار شارێکین و نەخبەی هونەرمەندانە مە خۆمان بە عەدەت بە ژمارەین ینی زۆر ئەوە نین بڵین زۆری بۆری شتێکەوتی بیت. دیسان دەیلێمەوە سینەما لە هەولێر دروست بوو. سینەما لە هەولێر گەشەی کرد. فستیڤال لە هەولێر دروست بوو. فستیڤال لە هەولێر بەردەوامی هەبوو و کارە جوان و باشەکان هەمووی لە هەولێرەوە سەرچاوەیان گرتووە. ئێستاشی لەگەڵ دابیت ژێرخانی هەر سینەمایەک لە هەر شارێکی کوردستان هەبیت سەرچاوەکەی هەولێرە. من هەولێر بە پێشەنگ دەبیم لە سینەما. لە زنجیرە درامای پرس دەڵێن پارەیەکی زۆر خورە تا چەند ڕاستە؟ بەرهەمی بەڕێوەبەرایەتی تەلەڤیزۆنی هەرێم وابزانم درامای پرس وابزانم 180 ملیۆنی لۆ سەرف کرا 20 حەڵقە بوو عەرزش کرا لە تەلەڤیزۆنی هەرێم و دوایش وابزانم هەر 1000 عەرزیان کرد و نازانم ئیتر هۆکارەکەی چی بوو. پێشتر لە بەڕێوەبەرایەتی سینەما دراماش بەرهەم دەهێنرا بۆ ئێستا وەستێنراوە؟ مەوزوعی دراما بڵێ دەکرا لە ساڵانی ڕابردوو چەند ساڵانی ڕابردوو بڵێن دواتر لە ناو دیوانی وەزارەت بەڕێوەبەرایەتی دراما دامەزرا بەڕێوەبەرایەتی دراما و وەبەرهێنان شتێکی ناوی فەرمانگەکە بەو شێوە بزانم ئەگەر هەڵە نەبم جیا کراوە لە دەسەڵاتی فەرمانگەی سینەما دایرەی سینەما وەرگیراوە چەند ساڵێک ئیشیان کرد بەهۆی دروستبوونی قەیرانەوە ئەو دایرە هەڵوەشاوە لە بنەڕەتەوە هەڵوەشاوە. ئێستا و دایرە بە شێوەی کاتی دەسەڵاتەکان درایتە دایرەکانی سینەمای هەولێر دووهۆک سلێمانی بەڵام دراما بودجەی زۆر زۆر زەبەلەحی دەوێت لەبەرەوە حکوومەت بە هیچ نەوەک تا ئێستا نەیتوانیوە ئیمکانەتی دراما لە ئەستۆی خۆی بگریت و جێبەجێ بکات. ئەوە هۆکارەکەیتی. بۆچی فیلمی کافرۆشت بردە دەرەوە مۆنتاژت کرد؟ یەکەم شێت دەپی مۆنتاژ خەڵکی شارەزای دەوێت. دوام ئەو کوڕە لە زۆر زیا بوو ئەوەی کە مۆنتاژ دەکرد پێشەوە نەبرد لەوێ بوو حەز و نەیتوانی بێتەوە ئەوە هۆکاری سەرەکی بوو نەیتوانی بێتەوە کوردستان. دوام شێت ئەو سێتەی ئەو هەوو ئەو ئەقلیات و ڕۆیایی ئەو کوڕە هەی بوو کەم کەسێتی لە مۆسائلی وێنەگرتن و مۆنتاژ تموحاتم یعنی هەبوو کە ئەو مۆنتاژی بکات لەبەرەوە هۆکارە بوو. لە داهاتوودا چ پرۆژەیەکتان دەبێت؟ طبعا ئەمە ساڵانە پێشنیاری پرۆژاتمان هەیە پرۆژەکانمان خۆی لە نزیکەی 22 خاڵدا دەبینێتەوە بۆ ئەم ساڵ پێشنیاری ئێمە ئەوەیە کە ئیدی لەمە و دووە ناتوانین 100% سەپۆرتی فیلمێکی درێژی سینەمایی یان درامایەک کە 100% حکومەت ئەستۆی خۆی بگریت. ئامانجمان لەو پلانە چیە دەمانەوێت کەرتی تایبەت بێتە پێش لەگەڵ ئێمە کۆپرۆداکشن بکات حکوومەت و کەرتی تایبەت بەو شێوەیە کە کۆمپانیایەک بێت سەردانی ئێمە بکات کۆمپانیایکی هونەری بودجەیەکی باشی هەبێت
لە بانکدای بنێتەوە ڕقم حسابی بانکەکەمان بۆ بینی ئەوە ئێمە نووسراوی فەرمی بۆ دەکەین و داوای پرۆژەی 150 بودجەکەی بۆ دەکەین لە حکوومەت بۆی بتوانین کۆپرۆداکشنێک بکەین. نەتیجەی کۆپرۆداکشنیش ئاستی فیلمەکە بەرز دەبێتەوە ئەگە فیلم بیت ئەگە دراما بیت ئاستەکەی بەرز دەبێتەوە و پرۆژەیەکی هونەری جوان و تۆکمە و ڕێکوپێک پێشکەش دەکات. ئەمە لەمە دووە بە کۆپرۆداکشنیش دەکەین بە هیچ شێوەیەک سەپۆرتی 100% هیچ پرۆژێکی هونەری ناکەین و لە دنیاش وایە ئەمەش دەبی بچینە سەر ئەو سکەی کە لە دنیا دەکرێت. سینارۆی بەرەو ئەرشەلیمت بەکوێ گەیشت دەتوانی باسی بکەیت؟ طبعا تحزیراتی خامە لە سینارۆ نووسراوە دەستاوە کراوەتە کتێبێک بە 4-5 زمان تەرجمە کراوە دانراوە هەوڵ و کۆنتاک هەبیتن لەگەڵ دەرەوە وا خەریکم ئەوانە و کۆنتاکانە دروستکەم. بەڵام چیرۆکی فیلمەکە باسی کچێکی ڕاگەیانکار دەکاتن لە فەڕەنسا دەخوێنێ دەوێ ماستەر بخوێنێ بۆ خۆی کووردە لە ئەسڵدا باوکی کورد بووە کاتی خۆی جوولەکان دەرکراون ماڵیان لە ئۆرشەلیمە داوای بەحسێکی لێ دەکەن ئەوش نازانی چی بکاتن دێتەوە لەگەڵ باوکی قسە دەکەڵێ چی بکەم باشە دەڵێ بۆ فیلمێکی دیکۆمەنتاری ناکەی لەسەر ئەو جوولەکانی کاتی خۆی دەرکراون ئەتر موافقە دەکەنەوە دێنە شارێکی وەکو هەولێر و لەوێ دێنە ئەو خانوە لەگەڵ باوکی دێنە ئەو خانوە کۆنەی کە بە خۆیان تێیدا بوونە کوڕ ژن و پیاوێکن لەوێ ژن و پیاوێکن لەگەڵ کسێکیان لە ماڵە 35 ساڵێک دەبێت بەتەمەنە کوڕێکیان چووە زەمالەی لە حکوومەت بەگرێت چوو لە فەڕەنسا بخوێنێ لەوێ فکرەی تندڕەوی داعش و ئەوانە مێشی تێکداوە هاتوتە تورکیا سووریا و ئەوانە و تێکەڵی داعش بووە و بۆتە خەلیفەیەک لە مووسڵ ئەوە بە باوکی دایکی نازانن بەس کچەکە دەزانێت لەگەڵ کچە دەگەونە گفتوگۆ ئەو کچە ڕۆیاکەی خۆی دەگۆڕی خۆی دەگەیەنتە مووسڵ تووشی چەند شێشە دەبینی قاب دەکا و نازانسی هەتا ئەو کوڕە پاشگەز دەکاتەوە ئەتر بە تەدریج پاشگەز دەبێتەوە بۆ فیلمە دیکۆمەنتەکانیشی وێنای دەژیرێ لە پەنجەرەوە دەیگری خەڵک سەر دەبڕن ئێزیەکان بەستراینەوە دەیان فرۆشن ئەوانە دەگریت دەست و بڕنەوەە ئیتر کوڕەکە سلبیاتی دیتی ئەمە حاصل بە کورتی باز دەکەم دێنە لەگەڵ اتفاق دەکەن چەند پەنجاکسی ئێزی ئاکشنە ئازاد دەکەن و دوای ئەوەی قەتع دەوێت فیلمەکان لە فیستیڤالی کان نیشان دەدرێ فیلمە دیکۆمەنتارێک خەڵات وەردەگرن و ئیتر بۆ یەکتر دەبوونەوە ئەوە کورتەی فیلمەکەیە بەڵام وەکو تەحزیرات باش تەحزیراتی باشی کوردیا جگە لەوە هەندێک شت هەیە لە ڕێگای کۆنتاکەوە یعنی دەکرێتن زیاتر هاوکاری بکرێم یعنی خەڵک هەیە هەوڵی لۆ داداتن بەڵام هێشتا تا ئێستا چاوەڕێ چیت هەیە بۆ ئەو پرۆگرامە؟ زۆر خۆشحاڵم کە کەناڵێک بەو شێوە چەند بەرنامەیەکی کۆکردۆ لە بواری هونەردا دەوێتی خزمەت بکات ئەمە کەناڵی سیاسیمان زۆرە و بەڕاستی خەریکە هەمومان دەبینە سیاسی کە دەبینم کەناڵێکی بەو شێوە کەناڵی دیمەن هەیە و بەرنامەکانی زیاتر فۆکس دەخاتە سەر دنیای هونەر ژیانی هونەرمەند پرۆژەکانی هونەرمەندان ڕێچکەی هونەری چۆن بڕوات هەنگاوەکانی هونەر چۆن بەرەو پێشەوە بڕوات ئەمن دەستخۆشی دەکەم بەڕاستی زۆر دەستخۆشی دەکەم کە کەناڵێکی وا هەیە خۆزگە کەناڵەکانی تریش چاو لە کەناڵی دیمەن بکەن و بەو شێوە ئەکادیمیە ڕوو لە دنیای هونەر بکەن. وەڵاهی ئەمن کەناڵە لۆکالەکان هەز دەکەم دیمەن لە هەمیان باشترە تا ڕادەک چونکە ئەو تەکنیکە و سێتە و جوانە دەیبینم و ئەو گەنجە جوانانەی کە ئیش دەکەن سافێکی کەشم دیت بوو لەوێ لە بەرنمەیەکی پێشووترتان هەبووە هەز دەکەم وەکو کەناڵێکی فەزایی تەعامل دەکاتن جگە لە ئەوانەتر ئەترمە خۆشحاڵم هیوادارم سەرکەوتوو بوون. زۆر سپاس کە بەشدار بوون لەگەڵمان. هیوادارم ئەو ناخۆشیانەی کە بەسەرماندا هاتن بەرەو کۆتایی بڕوات ئەمە هەمیشە دەڵێ ئەوەی کە درەنگ پێ دەکەنی زۆرترین پێکەنی بەردەکەویت ئەمە زۆر ئازار و ناخۆشیمان بینیوە لە مۆزوعی شەڕ و ئاژاوە و ناخۆشی و ناوچەکە بە شێوەیەکی گشتی و قەیرانی دارایی و قەیرانی سیاسی ئیشەڵا ئەوە سەرەتای ساڵی 2022 و بەرەو نەورۆز دەچین ئیشەڵا ببێتە ساڵێکی خێر و خۆشی بۆ هەموو تاکێکی کورد هەم لە کوردستان هەم لە هەموو جیهان و قەیرانی دارایی و قەیرانی سیاسی کۆتایی پێبێت و داوا دەکەم دەستی هونەرمەندان بگرن
هونەرمەندان چین و توێژێکی زۆر هەستناسکن. هونەرمەندان پێویستیان بە حکوومەتە، پێویستیان بە دەعمی مادی و دەعمی لۆجستی هەیە. داوا دەکەم لە خودی بەڕێز کاک مەسرور بارزانی، داوا دەکەم لە حکوومەت بە شێوەیەکی گشتی، داوا دەکەم لە جەنابی وەزیری ڕۆشنبیر و لاوان بتوانن ئاوڕێکی جددی لە هونەرمەندان بدەنەوە بە شێوەیەکی گشتی لە هەموو بوارەکان پرۆژەکانیان چیدی با لە ناو ڕەفەی دۆڵابەکانیان نەمێنێتەوە، ببێتە ئەمری واقع و پێشانی خەڵکی بدرێت. من سپاسی ئێوە دەکەم، زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەو دیمانە جوانە، ئەو دیمانەیە جوانە کە لەگەڵتان ساز کردم. هیوای خۆشبەختیتان بۆ دەخوازم. لە کۆتایدا زۆر سپاس بۆ ئەو دوو سینەماکارە بە توانایە. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون. تا دوو ئەزمونکاری تر بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.